لێکۆڵەرانی سەر بە نەتەوەیەکگرتووەکان لە بەیاننامەیەکی چولێک لاپەڕەییدا لە دووتوێی 206 بەندە کالیژنەیەکی ڕاستپێدرا بۆ لەلایەن نەتەوەیەکگرتووەکانەوە ئاشکرایان کردووە کە داعش هەزاران کچوژنی ئێزیدیان دەستگیر کردو و تا ئێستاش 3200 کەس لەوانە دەست بەسەرن و با دڕندەترین شێواز مامەڵەیان لەگەڵدا دەکەن و بە پێویست و حەز و ئارەزوەکانی خۆیان وەک کۆیلە بەکاریان دەهێنن. لەسەر ئەم تاوانە لیژنەی ناوبراو داوای لە ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی کردووە کە لێپرسینەوە لەو کارە نامرۆڤانەی داعش بکات و هەوڵی وەستاندنیان بدات و تاوانباران بخاتە بەردەم دادگا. لیژنەکە بە سەرۆکایەتی دادوەر باولۆبی تیر بۆ بەرازیلی و ژمارەیەک دادوەری سربەخۆی بەناوبانگی تر کە دۆکۆمنتی تەواوی کۆ کردوێتەوە لەسەر چۆنێتی کۆنتڕۆلکردنی ئەو ناوچانەی کە تایبەت بوون بە ئێزیدیەکان کە لەلایەن داعش و چۆنێتی گرتن و ئازاردانی خەڵکەکەی وەرگرتو کۆمەڵێک شایەت حاڵی گرنگ و پڕ لە ئازاری وەک دۆکۆمنت دەستنیشان کردووە بۆ ئەوەی ڕێگەزەکانی جینۆسایدی پێبناسێنێت. لەم کەیسەدا چاوپێکەوتنی لەگەڵ 45 کەس لە کەسایەتی دیار و شارەزا و چالاکوان و پارێزەر و فەرمانبەر و ڕۆژنامەنووستا کردو زانیاری تەواوی کۆ کردوێتەوە. لا بەندی یەکەمی راپۆرتی لیژنەکەدا هاتووە کە لە ڕۆژی 3 ئابی ساڵی 2014 دا تێرۆریستانی داعش لە خاکی سووریا و بێشەڕ چوونەتە ناو شنگال کە 15 کیلۆمەتر لەو سنوورەوە دوورە. بەوردی باسی ئەو پەلامارە بێڕەحمانەی داعش دەکات کە بەبێ هیچ بربەست و ڕێگریەکی سەربازی بەسانایی چوونەتە ناو شنگال و مەرگەساتێکی بێوێنەیان بۆ دانیشتوانی شنگال دروست کرد. هەروەها راپۆرتەکە باسی ڕۆژێک پێش داگیرکردنی شنگال دەکات کە چۆن خەڵکی شارەکە زۆر بە ئاسایی ئەو ڕۆژەیان گوزەریان کردو بە هیچ شێوەیەک بیریان بۆ ئەوە نەچووە کە تووشی بارێکی وا خراپ ببنەوە. دواتر لە ماوەی 24 ساعتدا چۆن ژیانیان گۆڕاوە و داعش کارەساتێکی خوێناوی بۆ ناونەتەوە لە کوشتنی بە کۆمەڵ و زوڵم و زۆر و ئازاردانی پیر و گەنج و ژن و مناڵەکانیان. لیژنەی ناوبراو سوودی لەو وێنە و دۆکۆمنتانەش وەرگرتووە کە لە مانگە دەستکردەکان و کۆمسیۆنی مافی مرۆڤ و چەند لایەنێکی تر وەرگرتو و پشتی پێبەستون. لە بەشێکی تری راپۆرتەکەدا باس لە ڕۆڵی یەکینەکانی پاراستنی گەلیەپەکە دەکات بۆ ڕزگارکردنی ئێزیدەکان و کردنەوەی دەواازەیەکی ئەمنی دەکات بۆ دەرباسکردنیان بۆ ڕۆژئاوای کوردستان و هاوکاری تەواویان کردوون و بەهانەی لێ قەوماوانی شنگالەوە چوون. لیژنەی دادوەرانی نەتەوەیەکگرتووەکان ئەوەی ڕاگەیاندووە کە بەڵگەی تەواوی تاوانەکانی داعشی لەبەردەستدا ئەگەر ئەنجومەنی ئاسایش لە دادگای تاوانی نێودەوڵەتی لاهاییان هەر دادگایەکی تایبەتی تر داوای ڕسمی تۆمار بکات.